الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. پیغمبری خوا صلی الله علیه و آله و سلم کە ئەچینە خزمەت قورئانی پیرۆز، یەکێک لەو ئاەتانەی کە زۆر سەرنجمان ڕائکێشەیە ڕەحمەتی پیغمبری خوایە صلی الله علیه و آله و سلم، کە لە شوێنێکە وەکانە بالمؤمنین ڕەحیما، لەگەڵ ئیماندارانە پیغمبریان صلی الله علیه و آله و سلم زۆر بەڕەحم و بەزەی و نەرم و حەلیم بوو. نەک ئەمە تەنانەت پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم لە قورئانە زۆر بە گەورەتر وما ئەرسلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین، تۆمان ڕەوانە کردووە بۆ ئەوەی ڕەحمەت بی بۆ هەموو جیهانیان، واتە ڕەحمەت بی بۆ جنۆکە، ڕەحمەت بی بۆ ئینس، ڕەحمەت بی بۆ مەلائیکە، ڕەحمەت بی بۆ دار و بەرد و کەون و ئەستێرەکان و کافر و موسڵمان و بۆ هەر هەمووی. بەڕاستی ئینسان حتا وەکو سیرەتی عەبدوڵڵای کوڕی سەلول نەخوێنێتەوە، ڕەحمەتی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم بۆ دەرناکەوێت. بە وردی سیرەتی ئەو بخوێنەوە بزانن چه ئازارێکی پێغەمبەری خوا ئەدا صلی الله عليه وآله وسلم، و ئەو چەند بەڕەحم و نەرمە لەگەڵیان. اینجا ئینسان لێوە بۆی دەرئەکەوێت کە ڕەحمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم چەند گەورەیە و چەند گرنگە. اینجا مقارنەی ئەو ڕەحمەتی ئەو کە بە حیاتی خۆمان دەڕووی دەعوە و بانگەوازەوە، اینجا بزانە کەم و کوڕیمان لەکوێیە. چەند مەشهەدێکی کەم لە حیاتی ئیبن السەلول باسەکەم. یەکێک لە مەشهەدەکان پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لە غەزوەی بەنی قەینوقاع، کاتێ ئەوە کۆمەڵی یەهودی بوون، دەوری گرتبوون و حیساری خستبووە سەریان و لەوا بوو کۆنتڕۆڵیان کە. خیانەت و غەدری زۆریان کردبوو. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سنووری بۆ خیانەتەکەیان دائەنا. ئەلەم کاتا ئیبن السەلول هات کە ئیتیفاقی کۆنی هەبوو لەگەڵ کێ، لەگەڵ بەنو قەینوقاع، چونکە لەگەڵ خەزرەجە، ئەم سەرۆکی خەزرەج بوو، هەندێ پەیوەندی پتەوی پێشتر لە بەینیانە هەبوو. هات ڕووی کردە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم بە دەنگێکی زۆر دڕ، وتی یا محەممەد ئەحسن إلى موالية. أي محمد صلى الله عليه وآله وسلم نيود يا رسول الله مثلا وكو أصحاب نا هل بناوي خوي باينك وتي لقل أواني كوا لقل منا تعاهدي كان هي أوانا تشاكين لقل أبكا. پیغمبری خوا صلی الله عليه وآله وسلم پی ناخۆش بوو. أصحاب ئەیانزانی ئەگەر شتێکی پێ ناخۆش بووە لە دەموچاویە دەرەکەوت، ڕووی وەرگێڕا، جوابی نەدایەوە. هات بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم یەخەی کراسەکە، ملی کراسەکەی پێغەمبەری خوای صلی الله عليه وآله وسلم گرت، تون بایدا یا محەممەد ئەحسن إلى موالية. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم دەستی ڕاوەشان، فەرمووی یەخەم بەردە. ئەم جارە هەم دەستی گرتەوە تون تون، وتی یەخەت بەر نادەم، ئەبێ ئیللا چاکە بکەی لەگەڵ ئەمانە. ئەصحاب هەمویان هەستیان کرد کە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم تاو بێتاقەت بوو. لە بەرامبەر ئەم موقفە ئەبووە بڕیاری لەسەر بدایە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم بە کوشتنی، بە دوورخستنەوەی، بە عەزیەتدانێکی نەخێر. فەرمووی هوم لەک، ئەوە دامن بە تۆ. هیچ قسەیەکی نەکرد پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم. ئەلێرە ئینسان سەیرەکە ئەم ڕەحمەتەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم چەند گەورەیە. کاتێکە لە یەکێک لە غەزوەکانە زۆر ماندوو بوون، يعني ابن السلول أم كلمة برامن پیغمبری خوا صلی الله عليه وآله وسلم بكارهنا، وتي أجر صاغك تيركي سمن كلبك يأكلك، أجر تيركي تزور خوارني بيتي خود أخواته. ما بس تي پیغمبری خوا صلی الله عليه وآله وسلم لقرآن باس كرا، وتي أجر قرام ونوم مدينة أم جارة أويك أعز أذل دركم ليخرجن الأعز منها الأذل، يعني خوم عزيز مو أو ذليل درك، ذليل ترين كز دركم لنا مدينة. دەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم هەر حلمی لەگەڵیا بوو، هەر نەرم بوو لەگەڵیا، ڕەحمەتی بەسەرا ئەباران. بۆیە ئەفەرمێ لە سەرە مەرگا پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم چوە لای
سەری بەرز کردەوە وتی یەکەم ئەو قەمیسەی خۆتم بدەرەوە بیکە بە کفن بووم، دووەم خۆت نوێژم لەسەر بکەی نەوەکو یەکێتر نوێژم لەسەر بکە. پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم هەردووکیانی قبوڵ کرد. کاتی قەمیسەکەی خۆی دای ئەصحابی رسول الله صلی الله علیه و آله وسلم یەک تاڵمووی قژی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم نەکەوتوتە سەر زەوی، هەموو ئاو بەدەست گیراوەتەوە ئەصحاب تەوزیع کرا. ئێستا ژمۆکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم بە سەنەدەوە ماون، دەستکێ کەوتو هەتا گەیشتە ئەو مەتحەفە. لەکوێ هەبوو بێ؟ سەواء لە کوردستانی خۆمانە، لە ئاستی عێراقا، لە ئاستی هەموو جیهانی ئیسلامیە تاڵەمۆکانی سەری پێغەمبەریان صلی الله علیه و آله وسلم ماونەتەوە. دەی عەباکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ئەزانی چیان بۆ ئەکرد؟ خالدی کوڕی وەلید جارێک مووی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم دابەش کرا، بەشی ئەو نەما، هات بە پەلە لە ماڵ و بیستی وتیان مووەکان تەوزیع کرا بەشت نەما. ئەفەرمێ بەڕاکردن هات خۆی کرد بە مزگەوتە، ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم بەشی من. پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم کاتە سەری چاک کرد و فەرمووی ئەم پێشسەرم چاک مەکە. ئەفەرمێ کە خالد هاتە ژوورەوەتی ئێستا ئەم پێشسەرە چاکەن و بیدەن بە خالد. ئەڵێ خالدی کوڕی وەلید لە یەکێ لە غەزوەکانە کڵاوەکەی سەری کەوتە خوارەوە. ئەڵێ جەنگێکی کرد کە نەوعی نەبوو جەنگەکە، پەلاماریدا لە ئەخیرە کڵاوەکەی خۆی هێنایەوە. وتان ئەی خالد بۆ وات کرد؟ کوڕە خۆ خەریب هەمومان فەوتێنی. فەرمی ئێوە نازانن ئەو مێزەرەیەم مووەکانی پێغەمبەریان صلی الله علیه و آله وسلم مووەکانی نێوچەوانی ئەو بەیەوەیە، چۆن ئەی هەڵم بکەوێتە ژێر قاچی کافرانەوە؟ ئەصحابی رسول الله صلی الله علیه وسلم ئاوا بوون. ئەگەر ئەم عەبایی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم کەیای بە ئیبن سەلول هەموو ئەصحاب چاوەڕێیان ئەکرد بۆ ئەوان بێ. بۆیە ئیمامی عومەر هات فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم والله ئیبن سەلول ئەم کەسەی ئاوای کرد هەرچی خراپەکانی بۆ باسی کرد، تی نوێژی لەسەر مەکە. وتی ئەی عومەر خوای گەور لە قورئانە فەرموویەتی ئین تەستەغفر لەهم 70 مرة لن يغفر الله لهم. ئەگەر 70 جار داوای لێبوردنیان بۆ بکەی لیان خۆش نابن، خۆ ئەوە ئەفەرمێ ئەوەنە لیان تووڕێە لە منافقین. فەرمی والله بزانم لە 70 زیاتر خوا لیان خۆشە بێ، والله لە 70 زیاتر داوای لێ خۆشبوونیان بۆ ئەکەم لای رب العالمین. سەیری ئەم ڕەئفەت و ڕەحمەتەی پێغەمبەری خوا بکە صلی الله علیه و آله وسلم. حیاتی ئەو پڕە لە ڕەحمەت و ڕەئفەت بەرامبەر بە بێدینان کافران. کافری زۆر دڵڕەق پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم زۆر لەگەڵیان نەرم و حەلیم. لە یەکێک لە غەزوەکانە ئافرەتێکی کوژرا و دۆزرایەوە پێغەمبەریان صلی الله علیه و آله وسلم زۆر ڕەنگی تێک چوو. فەرمووی ئەمە کێ بووە؟ وتیان ئەوە خالدی کوڕی وەلید بووە. فەرمووی اللهم ئینی بەریء، خوای من بەریئم مما فعله خالد، بەریم لەوەی کە خالد کردوێتی. ئەمە هەڵەیەکی زۆر دیەکەیدان خوێنەکەیدان بە خزمەکانی. لە ڕوایەتێکا فەرمووی فأنكر رسول الله صلى الله عليه وآله وسلم قتل النساء والصبيان، کوشتنی ژنان و مناڵان. ئەنکەرە نەک ئەمری کرد مەیکەن، ئینکاری کرد نەکەن شتی وە هەڵەی وا نەکەن. پێغەمبەریان صلی الله علیه و آله وسلم ئەفەرمێ کەسێک معاهدەی هەبێ لەگەڵ موسڵمانانە با کافر بێ با مشریک بێ، مادام عهد و پەیمانێکی لەگەڵ موسڵمانانە هەیە، طبعا مەسەلەی داڵدان مافی دەوڵەتی ئیسلامی نییە، مافی فەردی موسڵمانە. ئەوە هەڵەیەکی زۆر گەورەیە. یعنی ئەگەر یەک موسڵمان بێ ماف بدا بە یەک کافرێک، با دوژمنترین کافری هەموو موسڵمانان بێ، مافەکەی ئەو موسڵمانە پارێزراوە، با عەبدێک بێ با ئافرەتێک بێ، مادام ئەم داڵدەی داوە. کۆمەڵێک هەبوون پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم زۆر عەزیەتیان دابوو، جوێنیان پێدا بوو، هەجویان کرد بوو، شعریان لەسەر وتبوو، وەکو ئیعلام وابوون بەشی ئیعلامی موشکینی قوڕیش. کاتێکەوە فەتحی مەکەی کرد فەرمووی ئەگەر ئەوانە خۆیان هەڵواسی بە پەردەی کەعبەوە بیان کوژن. ئافرەتێک هات داڵدەیەکی لەوانەی داهاتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم، وتی یا رسول الله صلی الله علیه و آله وسلم من داڵدەی فڵان کەسم داوە، یەک کەس نەیتوانێ ئەو کەسە بکوژێت، چونکە ئافرەتێکی موسڵمان داڵدەی داو. ئەوەندە حورمەتی موسڵمان گەورەیە کاتێک کە داڵدەی کەسێک ئەدا. بۆیە پێغەمبەریان صلی الله علیه و آله وسلم فەرمێ من قتل معاهدا، کەسێکی معاهد کە عهدێک لە بینمانایە معاهدێ بکوژێ، ئەفەرمێ لەم یەرح رائحة الجنة، بۆنی بەهشت ناکە. ئەگەر چی بۆنی بەهشت لەو ڕوایەتە فەرمێ 40 ساڵە ڕێ ئەڕوا ئەو بۆنی بەهشت ناکە. بزانە ئەو ڕەئفەت و ڕەحمەتە لەگەڵ غەیرە دینە. ئەفەرمێ ئوغزو وەلا تەغلو،
غەزا بکەن لە پێناوی خۆی بەڵام زیادە ڕەوی مەکەن نەچن مناڵێ بکوژن هەر کاتێ مشرکینتان پێگەشت نەچن یەکسەر پەلامەریان بدەن هەتا وەکو داعوە بانگەوازیان نەکەن نەیان کوژن شەڕیان لەگەڵ نەک نەیان کوژن جەنگیان لەگەڵان کرد چوە قتال بە معنای جەنگکردنە نەک بە معنای کوشتن ئەو ئاەتانەی کە خۆی گەورە لە قورئانە فەرمێ وەقاتیلوا المشرکینە کافە یعنی بجەنگن لەگەڵ کافرانە هەر هەمویان نەک بیان کوژن هەر هەمویان زۆر کات بە هەڵە ئەو فەرمایشتانەی خۆیان بە هەڵە لێکە درێنەوە یان فەرمایشتی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم فەرمێ أمرت أن أقاتل الناس ئەمرم پێکراوە بجەنگم ئەو الناس بە معنای المشرکین دێ یعنی ئەو مشرکانەی کە توانای جەنگکردنیان هەیە ئەمرم پێکراوە بجەنگم لەگەڵیانە ئەگەر نا ژنێک مناڵێک فەلاحێک کاسبێک ئەوانە بە هیچ شێوازێک زارێعێک لە بەرنامەی پیرۆزی ئیسلامە ناکوژرێن لەگەڵ ئەوەی ئەو هەموو گەورەی هەیە بۆ مجاهید ئەو هەموو خەتەرەش هەیە بە دەوروبەریە اینجا پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم جارێکیان ئەفەرموو هاتنە خزمەتی وتیان یا رسول الله صلی الله عليه و آله وسلم تاوە زۆرمان بواتوە ادعوا على المشركين دعا بکە لە مشرکان ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرمووی إني لم أبعث لعانا وإنما بعثت رحمة إمام مسلم ڕوایەتی ئەکا من لعنەتکار نیم خەڵک بنێرم بۆ دۆزەخ من ڕەحمەتم ڕەحمەت بە ڕەحمەتەوە نێراوم دوعای هیدایەتی بۆ کردن هاتن وتیان دەوس تەواو ناڕەحەتی کردوین دوعایان لێ بکە بەخوا بیان شکێنێ فەرمووی اللهم هدی دەوسا وأتی بهم خوای هیدایەتی دەوس بدە و عەشرەتە بیان هێنا ئیمانیان هێنا و هاتن وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم دوعا بکە لە ثەقیف فەرمووی اللهم هدی ثەقیفا خوای هیدایەتی ثەقیف بدە بۆیە ڕەحمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم هەموو شتێکی کردوێتەوە کافر و بێدینیشی کردوێتەوە ئێمەی موسڵمانیش زۆر پێویستە ئەم لایەنە فەرامۆژ نەکەین واللهی چەندێک خەتەرە کەسێک بڕۆی بە جیهاد نەبێ ئەوەندەش خەتەرە کەسێک بڕۆی بە ڕەحمەت نەبێ بڕۆی بە لەین و نەرمی ئیسلام نەبێ ئیسلام ئاینێکی متەکاملە هەموو جیهەتەکانی هەیە پێویستی بە جیهادکردن هەیە لە مەیدانی جیهادا پاڵەوانی زۆر گەورەی هەیە پێویستی بە ڕەفەت و ڕەحمەت هەیە پێویستی بە دەستپاکی هەیە پێویستی بە ئەمینی هەیە هەموو جۆرەکان هەر کەسێ بڵێ هەر ئەمەی من ئیسلامە ئەوە هەڵی کردووە بۆیە ئیمامی نەووی ڕەزا و ڕەحمەتی خۆی لێبێ فەرمێ تائیفەی مەنسوورە ئەو تائیفەیان لە کۆمەڵەکانین تەنها کۆمەڵێ بن و تەواو ئەفەرمێ بڵاوە لەناو ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم هەیە بەس خەریکی نوێشکردن لە تائیفەی مەنسوورەیە هەیە خەریکی جیهادکردن لە تائیفەی مەنسوورەیە هەیە خەریکی عیلمە لە تائیفەی مەنسوورەیە خوا جەل جەلالوه خۆی هاوکاریان ئەکا هەر یەکە و جۆرێک و شێوازێک بۆیە ئێمە بە هەمومانەوە ئەم دینە تەکامولەکەین هەر فکرەیەکتان بینی بچووک بوو تەنها بەشتانێکی بچووکەوە دڵنیا بنەوە سوچێکی ئیسلامی گرتووە حەضارەتی ئیسلامی نەخوێندوێتەوە ئەگەر نە حەضارەتی ئیسلامی زۆر گەورەیە بەداخەوەڵە ئێمە لە زەمانێکین ئەوەندەی حەزمان بەوەیە خەڵک کافرکەین ئەوەندە حەزمان بەوەی خەڵک موسڵمانکەین بۆی ئەنواع فکر دروسە بێ تەکفیری ئەم موسڵمان و تەکفیری ئەو موسڵمان و چەند کەسێکی کەمەمێنەوەڵەن وەڵا بەس ئێمە دەی دڵنیاوە بەس ئێوە نییە چونکە ئەو فکرە بچووکە جێگەی نابێتەوە لە ئومەتی پێغەمبەری خۆی صلی الله عليه و آله وسلم جارێک بە دۆستێکم وتم کە مادام ئەوخایە فڵان کافرە فڵان کافرە فڵان کافرە پێم بڵێ تۆ ئەم کافرانە چی لێک لەمە زیاتر لە بەردەسانیە یا دعوە بانگەوازیانەکەی یان ئەیان کوژی تۆ کامیانەکەی تۆ هیچیان ناکەی قسە ئەەکەی تم یا خۆ تۆ حاکم نیدانیشتی و قسە ئەەکەی وەرە یان مادام کافرە دەی دەست پێ بکە بەس کە بە دعوە بانگەواز و پیاوانە قۆڵی لێ هەڵماڵە شەو ڕۆژی خۆ بخەرە سەر وەکو مرد خەریکی خزمەتی ئیسلام بە ئەگەر نا دەی وەرە جەنگیان لەگەڵا کە بیان کوژە بزانم تۆ نە ئەمیشانەکەی نە ئەویشیان ئەڵێ کوردی لە دوو جەژن نەبوو ئەمەیە لەبەرەوە عەزیزانم ئەم ڕەحمەتە گەورەی ئیسلامە نابێ ئەمە کورتکەینەوە هەر فکرە و بەرنامەیەک ئەوە بە بچووکی لەدایک بوو بە بچووکی ئەمرێ کە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ إنما يأكل الذئب من الغنم القاصية گورگ لە چی ئەخوا لە مەڕێ ئەخوا کە جیا ئەبێتەوە لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەمە تەنها نەفەرێک ناگرێتەوە یەک مەڕ ناگرێتەوە بەخوا جەماعەتێکیش خۆیان جیاکەنەوە لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم گورگ ئەیان خوا بۆیە بینیومانە دەیان جەماعەتی ئیسلامی دروست بوون و هەر ناویشیان نەما کوێر بوونەوە بۆ چونکە جیا بوونەوە لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم
ئەم ئومەتە هەمووی پێکەوە جیهادی پێ ئەکرێ پێکەوە داوای پێ ئەکرێ پێکەوە دینداری پێ ئەکرێ بەڵام بە پارچە پارچەی هیچمان پێ ناکرێت ئەبینی صلاح الدین ئەیوبی صوفیە ئەشعریە شافعی مەذهبە ئەمە ئەم هەموانەی هەیە و کەچی هەموو ئومەتی لە پشتیەوە جیهاد دەکات و کەسێکیش ناڵێ وەڵا ئەمە ئەشعریە وەڵا من لە دوایەوە جیهاد ناکەم یەکتر نا وەڵا ئەمە شافعیە من حەنەفی مەذهبم لە دوایەوە ناکەم یەکتر وەڵا من سەلەفیم ئەوە صوفیە هەمووی پێکەوە ئومەتەکە هەمووی پێکەوەیە بۆیە هەموو ئەم فکرانە فکری بچووک بچووکن هو سەماکم المسلمین هەر کەسێ ناوێکی لە خۆی ناغێری ناوی موسڵمان ڕازگۆ نییە چونکە خوا ناوی ئەم ئومەتەی بە موسڵمان داناوە نابێ هیچ ناوێکی ترمان هەبێ غێری ئیسلام نەبێ بەخوا هەر ناوێکی ترمان هەبێ بە خەسارەتە ئەڕۆ داوا ئەکەن لە ذاتی پاکی پەروەردگار خوای گیان بە ڕەحمەتی خۆت بە کەڕەمی خۆت بە بەزەی خۆت لە گوناهەکانمان ببورە همت بۆ ئەم ئومەتە بگێڕەوە یا ئەکرەم الئەکرەمین بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای سەرفرازی ئەم دنیا ئەو دنیامان کە عاقبەتمان پڕ خەیر و جوانی کە یا ربی خوای گیان بمانگەڕە لەو کەسانەی لە جوانی دینەکەی تۆ تێ ئەگەین لە حەضارەتی ئەم ئیسلامە گەورە تێمان گەێنە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای هیدایەتمان بدە نێوچەوانمان بگرە بۆ خێر یا ئەکرەم الئەکرەمین خوای دڵەکان هەر هەموو لە نێوان دوو پەنجەی تۆیان یا ربی خوای دڵەکانمان بگۆڕە بەرەو هیدایەت و خواناسی و دینداری مەحەبەت و خۆشەویستی دین لە ناخمانە دروست کە سەرفرازی ئەم دنیا ئەو دنیامان کە تو گەورەی خۆت لە گوناهەکان بمان پارێزە پەروەردگارە لە گوناهەکانمان خۆش ببە یا ربی پەروەردگارە لە گوناهەکانمان خۆش ببە یا ربی خوای عاقبەتمان پڕ خەیر کە یا ربی خوای عاقبەتمان پڕ خەیر کە یا ربی خوای دامان مەزێنە لەسەر خواناسی یا ئەکرەم الئەکرەمین خوای لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ بە ئومەتی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم حسابمان کە بە شوێن کەوتەیە و قبوڵمان کە لەژێر سێبەری ئاڵای ئەوە حەشرمان کە پەروەردگارە داوات لێ ئەکەن بە ناوی جوانت بە سیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت خۆی ڕۆژوو و تاعەتەکانمان لێ قبوڵ کە پەروەردگارەوە ئێمە گەیشتنە نیوەی ڕەمەضان بەرەو لای تۆیە یا ئیلاهی قبوڵمان کە 15 ڕۆژە پەروەردگارە لە بەرخاتی تۆ بە ڕۆژوو بوون لێمان قبوڵ کە تەراویحەکانمان لێ قبوڵ کە ختمەکانمان لێ قبوڵ کە ذیکر و ئەورادمان لێ قبوڵ کە دەرسەکانمان لێ قبوڵ کە بەخشندەی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئیلاهی یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوایە ئەم ڕەمەزانە بکەرە باعثی هیدایەتمان باعثی ئارامی بەسەر دڵمانە بەسەر ماڵمانە بەسەر وڵات و نیشتیمانمانە یا ربی خوای لە گوناهی دایک و باوکمان ببورە لە گوناهی برا و خوشەکانمان ببورە لە گوناهی خزم و کەسوکارمان ببورە عاقبەتمان پڕ خەیر کە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە سیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لێ خۆشبوونی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین خوای گرفتەکانمان چارەسەر کە ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداری کە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەومان بە مناڵە مناڵەکانی ساڵح کە پەروەردگارە ئەومان قەرزارە قەرزی سەرشانی سووکە یا ربی پەروەردگارە ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە یا ئیلاهی هەر نەخۆشێکمان هەیە شیفامان بۆ بنێرە پەروەردگارە ئەومان گوناهبارە تەوبەی لێ وەرگرە پەروەردگارە ئەومان تووشی هەڵەیەک هاتووە خۆی لێ خۆش بە خۆی ئەومان مبتەلا بۆ بە گوناهەکانەوە خۆی ڕزگاری بکە پەروەردگارە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت عەفومان کە خوای عەفومان کە خوای عەفومان کە پەروەردگارە زمانی ئێمە عاسی کولە لە دوعایە دوعا ئەکەین بە زمانی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم خوایە ئەو خۆشەویستەمان داوای هەر شتێکی لێ کردووی لە ژیانە لە هەموو ژیانیا پەروەردگارە هەر شتێکی چاکی داوا لێ کردووی ئێمەش داوا لێ ئەکەین و پێمان عەتاکە هەر خراپەی ئەو خۆشەویستەمان پەنای پێگرتووی خوای ئێمەش پەنات پێ ئەگرین و پەنامان بدە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان سڵاوی ئەم مەجلیسە ئێمە بۆ ئەو پێغەمبەرە نازدارە بنێرە یا ئەکرەم الئەکرەمین پەروەردگارە سڵاو و ڕەحمەت و بەزەی خۆت بەسەر پێغەمبەری ڕەحمەتە ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین خوای سەڵات و سەلامی خۆت بەسەر پێغەمبەری نازدارە ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین خوای بە ئەندازەی هەناسەی مەخلوقاتت بە ئەندازەی قورسایی عەرشت بە ئەندازەی جوانی هەسارەکانت بە ئەندازەی جوانی سەرزەوی پەروەردگارە صلوات بۆ دیداری پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئەنێرین و پێی بگەینە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای ئەم دوعایەمان قبوڵ کە خوای ئەم دوعایەمان قبوڵ کە یا ربی خوای ئەم دوعایەمان قبوڵ کە یا ئەکرەم الئەکرەمین ئامین ئامین